پێشەکی پیرۆزبایی جەژنی قوربان لە خەڵکی کوردستانەکەم و دواتر لە یادی دامەزراندنی تەلەڤیزیۆنی سلێمانیا پیرۆزباییتان لێ یەکەم. لە ڕاستیە لە هەموو یادێکیە بە تایبەتی یادی کەناڵەکانی ڕاگەاندنە ئەو یادە جگە لە یادێکی پیرۆزبایی ینی تەرفیهی بەڵێن حەقە بکرێک بە یادێکی بە خۆداچوونەوە، یعنی ئەو کەناڵەکانی میدا لە ساڕۆژی یادەکەیانە بە ڕابردووی زەمەنی خۆیانە بچمە بزانێت چەندێک لەگەڵ پەیامی ڕازگۆیی میدیا هەڵسوکەوتیان کردووە و چەندە متمانیان لای خەڵکی کوردستان پەیدا کردووە و چەندە توانیوانە خەزمەت بە باری فکری و ڕۆشنبیری کۆمەلگای کوردستان بکەن. ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا بەدە لە شەڕی سیاسی و ئابووری لە شەڕێکی کەلتوری سەختین کە لە دوژمنانی کوردەوە بەڕێوە چێ. لە ڕاستیە ئەرکی میدیا ئەوەیە کە جگە لە گەیاندنی هەواڵ کە هەواڵ ئەرکیەوە گواستنەوەی هەواڵی ڕاستە بۆ خەڵک ئەبێ شان باتە بەری ئەو شەڕە کەلتوریشکە لە کۆمەلگای کوردیا جگەلی کورد بەڕێوەچ. ئەم شەڕە کەلتوری وای کردو کۆمەلگایان بەخستۆتە لە ڕووی پەروەردە، لە ڕووی ئەخلاق، لە ڕووی کەلتورەوە نزیکی کەوتنی کردوتەوە. بەشێکی لە میدیاکانی کوردستان ڕۆڵێکی سەلبیان هەیە لە بری دیفاعکردن ئەو چڕکردنەوە هێرشەی نارانی کورد بۆ سەر کورد. من سەرڕای پیرۆزبایی لە ئێوە لەم کەناڵی سلێمانی هیوادارم چون دروشمەکەتان دروشمی ڕازگۆییە و هەوڵ بدەن ڕێگا لە هەواڵی ساختە بگرن و جگە لە گەیاندنی هەواڵ هیوادارم بتوانن بەرنامەی تازەتانە بێ بۆ ئایندە، بۆ شەڕی کەلتوری، بۆ فیکر، بۆ چوزانم هێنانەوە سەر ڕێگای ڕاستی میدیا بە شێوەیەکی گشتی. هیوادارم لەم ساڵیادی میدیا ئەوەکەن بە دروشمی خۆتان کە هەواڵی ساختە و میدیا لە خزمەتی پرۆسەی سیاسی هەرێمی کوردستانە بێ و ڕەخنەگری جدیش بێ. میدیا پێویستە ڕەخنەگری جدی بێ لە حکوومەت لە وەبستوان لە چوزان لە کۆمەلگا لە هەموو شتێ، بەڵام لە پێناوی و ڕەخنەی جدیا ڕەخنەی بنیاد نەرانە بێ و لە لایەکی ترەوە بێ میدیا بۆ دەرەوەی ماڵی کورد با بزانم بڵێن پایەک بێ، هێزێک بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو شەڕە کەلتوری میدیوانە کە دژی هەرێمی کوردستان بەڕێوەچی. سپاس و دووبارە پیرۆزباییتان.